ئەو کەتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر هەم لە خزمەتتانە لە بەرنامەیەکی تری دیالۆگدا. ئازیزان، بەرنامەی ئەم جارەمان چاوپێکەوتنێکە لەگەڵ کریستۆفەر لۆمبەری، هەڵسوڕاوی چەپ لە وڵاتی سوێد، کە باسێکەکەین سەبارەت بە جێگە و پێگەی چەپ لە ئاستی نێودەوڵەتی و هەروەها لە وڵاتی سوێد. پاشان قسەباسێکمان دەبێت لەسەر داواکاری دەوڵەتی سوێد و فینلاند بۆ ئەوە ببن بە ئەندامی ناتۆ. لەسەر ئەم بابەتش قسەباسێکمان لەگەڵ کریستۆفێرە بێ. ئەم بەرنامە بە زمانی سوێدیە بێ، بەڵام پاشان تەرجمە کرێتەوە بە کوردی کە ئێوەی بینەر حتمەن چێژی لێبین و زۆر سپاس. هەی کریستۆفەر. سڵاو کریستۆفەر، بەخێربی بۆ بەرنامەی دیالۆگ. هیوادارم بەرنمەیەکی چاکمان پێکەوە بێت. زۆر سپاس کریستۆفەر. پێش لەوەی کە بچینە سەر بابەتەکانمان، پێم خۆشە باس بکەی کە تۆ یەکێک لە هەڵسوڕاوانی حزبی عەداڵەت سوسیالیستەکان بوویت. لەم بابەتەوە پێم خۆشە قسە و باسێکمان بوو. تۆ چۆن بۆ حزبت بەجێهێشت و چۆن بووی بە ئەندامی حزبی چەپ لە سوێد؟ بێگومان من 16 ساڵم بوو کە بووم بە ئەندامی ڕێچویسە پارتیەت یا حزبی عەداڵەتی سوسیالیستەکان. ئەتوانم بڵێم لەو کاتەوە ئەو حزبە ئەتوانم بڵێم لەسەر ژیانی من کاریگەری هێزگار زۆری دانا. دوای 23 ساڵ تەمەن یا دوای 23 ساڵ من شارەکەی خۆم بەجێهێشت و هاتم بۆ شاری یەتوبۆری لە وڵاتی سوێد و مەبەستەوە بوو کە حزبەکە بنیاندا بنم و توانم بڵێم ئەو حزبە لە بناغەوە من تێدا بووم بۆ دامەزراندنی، کە گەڕێتەوە بۆ 2002 کە من هاتم بۆ یەتوبۆری ئەو لەو کاتەوە. لەگەڵ هاوڕێیانی ترم بەشی یەتوبۆری ئەو حزبەمان پێکێنا کە توانم بڵێم یەکێک لە بەهێزترین بەشی سوێد بوو. لە ماوەی ئەم 23 ساڵە کە من لە حزبی عەداڵەتی سوسیالیستەکاندا بووم، من 17 ساڵ وەکو کارمەند لەو حزبەتایش کارمە کرد و لە هەمان کاتدا من یەکێک لە سەرکردایەتی ئەو حزبش بووم. پێویستە بڵێم کە لە ماوەی 12 ساڵەدا لەلایەن بەشێکی زۆر لە ئەندامان و هەروەها بەشی ناوەندی حزب کێشەیەکی ناوخۆ بوو و ئەو کێشە درێژەی پێدرا هەتاکو ئەم دواییانە. و زیاتر لەسەرەوە بوو کە ئێمە بتوانین هاوکاری بکەین لەگەڵ لایەنەکانی تر یا بۆ خۆمان بین و سێکتاریزم بین، هەروەها لەسەر تاکتیکی دژە فاشیستی و پاشان مەسەلەی ئەوەی کە ئێمە چ چاوخشانێکمانێک بێ بەسەر مەسەلەی لیبرالیزمدا، تاو کاتێک کە مەسەلەی کۆڕۆنا هاتە پێشەوە و پاندمی ڕوویدا. ئەم باسانە لەناو ئێمەدا درێژەی پێیا کرد و توانم بڵێم تۆزێک بە شێوەیەکی بوروکراتیک و غیرە دموکراتیک چوە پێشەوە. لەوانە لە حزبێکدا کە پرینسیپ کەوتە پێش سیاسەتەوە، کە لە نەهایەتدا بوو بەوەی کە نەکەر بۆ من بەشێکی زۆر لە هاوڕێیان بەشی یەتوبۆریان لەو حزبە بەجێهێشت و سەرکردایەتی هەوڵێدا بە شێوەیەکی زۆر ساکار کێشەکان حەل بکات بۆ ئەوەی کورتماوە مشکلەکە حەل بکات. و لە کنگرەکەدا هەوڵەوە بوو کە ئەوان سەرکردایەتی زۆرینە بەدەست بێنن بە شێوەیەکی غیری دموکراتیک، بە شێوەیەیان بیست کە بەشی یەتوبۆری بپسڕێن لە هەموو حزبەکە لە ئاسی سەراسەری و تەبعەن ئەندامانیش بە شێوەیەکی تر ڕەئییاندا. لە نهایەتدا هەموو بەشی سەرکردایەتی لە یەتوبۆری ئەو بەشەی وە یەتوبۆری بەشی یەتوبۆریانە بردە پێشەوە، حزبەکان بەجێهێشت، دواتر بەشەکانی تریش حزبەکان بەجێهێشت و ئەوە نەتیجەکەی بوو. پاشان کە ئێمە حزبەکەمان بەجێهێشت، ئەتوانم بڵێم کە ئێستا حزبەکە فقط لە
لولیۆ لەگەڵ ستۆکۆڵم ماونەتەوە. بۆ من کە حزبی چەپ هەڵبژێرم زۆر ئاسایی بوو و بۆ یەک حزبی چەپم هەڵبژارد. من کە هەموو ژیانم هەموو ژیانی گەنجیم و ژیانی گەورەیشم هەڵسوڕاوی سیاسی بووم، ئەوە توانی زۆر تاسیری لەسەرەوە بێ. ئەمە بە معنایەوەیە کە بۆ ئێمە زۆر تایبەتیە کە بتوانین لە بربەرەکانێ بکەین لە بەرامبەر ڕاستی زۆر زۆر توندڕە و هەروەها سوسیال دموکراسیش. و بۆ بتوانین ئەمە ببینە پێشەوە پێویستە کە حزبی چەپی سوسیالیستێکی بەهێز دروست بێت. و من پێم وایە کە لە بنەڕەتەوە حزبی چەپ هێشتا نا، بەڵام لە بنەڕەتەوە هەوڵ ئەوەیە کە کۆمەلگایەکی سوسیالیستی دامەرزێنێت. ئەوە بە معنایەوە نییە کە من هیچ ڕخنەیەکم لە حزبی چەپ نییە. من پێم وایە حزبی چەپ ئەبێ زۆر ڕۆشنتر و باشتر خۆی پیشان بدات، لەوە زیاتر ئەبێ زۆر ئیدۆلۆژیک بێت و هەروەها ئەبێ زۆر پێشڕەو بێت. و ئەوەیە کە حزبە لە حاڵی گەشەدایە و توانم بڵێم یەکێک لە حزبە گەورەکانی یەتوبۆریشە. لە هەمان کاتدا ئەو حزبە کە لە حاڵی گەشەدایە سەرکردایەتێکی نوێی هەیە، ڕێبەرێکی تازەی هەیە و ئەو ڕێبەرە توانێ هەم لەباری ئەوە کە گەشەی سندووە و لە لای خەڵک متمانێ پێیا کردووە، لایەکی تریش ئەتوانێت تاسیری لەسەر ڕژیمی داهاتوو بێت. ئەمەوێ لە ئاخرداوە بڵێم کە ئەو حزبە بەرەو پێشە ڕواتوو لە گەشەدایە. ئەوەی وە ئێمە قسەمان لێ کرد مربوطە بە چەپ بەعام بووە لە سەتحی نێودەوڵەتیدا و هەروەها لە سوێد. ئێمە بینین کە دوای شۆڕشی 1970 شەپۆلێکی زۆر گەورە لە چەپ لە ئاسی نێودەوڵەتیە پەرەیسەند و پێک هات. بەڵام وردەوردە بینین لە دوای شەڕی سارد بەشێکی زۆر لە ئەحزاب و هێزە چەپەکان هەم لە ئاسی نێودەوڵەتی هەروەها لە سوێدیش لە ناو هێزی کۆمەڵایەتی خۆیان لەدەست ئەدەن. هەروەک باسم کرد ئەمە مربوط بە وڵاتی سوێد نییە، بەڵکو لە ئاسی نێودەوڵەتی هەیە و چونکی ئەو پرۆگرامەیش بە کوردیە. ئەمە هەروەها لە ئاسی ئێران و کوردستانیش ئێمە هەمان شەشنە شێوە بینین. پرسیارەکە وەیە بۆ ئەبێ ئاوا بێت. بەڵێ وایە تۆ باسیەکەی. ئەو چەپە شۆڕژیارە پچڕا لە سوسیال دموکراسی و ڕفۆرمیستەکان لە 1970 و ئەوە دوای ئەو شۆڕشانەوە کرا لە ئاسی دەوڵەتی و نێودەوڵەتیش و ئەو حزبانەی وە هاتنە پێشەوە و سەرکەوتن زۆر بەشێکی هێزگار زۆر ڕێکخراویان هەبوو. ئەوان توانیان بژین بە ئەو بیرەوەریەی کە لە شۆڕشی رووسیا ڕوویدا و هاتە پێش. ئەوانە توانیان بەو شێوە بژین و هەستیان بەوە کرد کە لە ئاسی دەوڵەتی هیچ ئالترناتیڤێکی سەرمایەداری لە گۆڕێدا نییە، بە تایبەتی لەباری بەرنامەڕێژی بۆ ئابووری. ئەمەوێ ئەوە بڵێم کە ئەو پاشەکشەیە بە چەند شتەوە پەیوەندی هەیە. بەشێکی مربوطە بە ئەو ستالیسمەی کە ئەیویست لە ئاستی دەوڵەتی شۆڕش پێک بێنێت، هەروەها سوسیال دموکراسی کە بەرەو بورژوازی نزیکە بووەوە و دۆڕاندنی بەشێکی زۆر لە چینی کرێکار. بۆ مانەیە کە چەپ هاتە پێشەوە و چینی کرێکار جار لەسەر جار هەوڵی دابێتە پێشەوە بۆ بە دەستکەوتەکانی خۆی بگات و ئێمە ئەوە بە ڕوونیە بینین لە وڵاتانی وەکو ئیسپانیا و پرتەقال، هەروەها لە ئێران و لەم زەمانە نوێدا لە وڵاتانی یونان، ڤێنزوێلا،
هەروەها بۆ لیڤیا وەها کە چینی کرێکار لە ئاسی ناوخۆیی توانی کە لە بەرامبەر سەرمایەداریدا هەڕاوەستێت و ئەوە پیشانەدا کە مەبەستەوە نییە کە ئێمە سەرمایەداری ڕێک بخێن بەڵکو ئەبێ بە چالشی بکێشین و بێ پیشان بدەین کە ئالتەرناتیڤێکی سوسیالیستی هەیە و ئەتوانێت خۆی پیشان بدات. طبعاً پیشانیشە درێ کە سەرمایەداری ناتوانێت کۆمەڵگا بەرەو پێشەوە ببات. سەرمایەداری لە ئاستی کۆمەڵگادا هێشتا زۆر لە دوایە. بەڕاستی چینی کرێکار ئەبوایە زۆر پێشتر ئەو سیستەمی سەرمایەداریەی بڕووخانایە وەوە زۆر جار ڕوویدا، بەڵام ئەوەی وە زۆر جێگەی خاڵی بوو، ڕایبەریەکی توانا و حزبێکی توانا بوو. مەبەستم ئەوەیە هەر لە دەهەی سیەوە تروتسکی ئەڵێت کە ئەو کێشە کۆمەڵایەتیەی کە هەیە، ئەو قەیرانی کۆمەڵایەتیە کە هەیە ئەبێ ببێ بە قەیرانێکی ڕێبەری و شۆڕەژیاری. ئەمەوێ بڵێم کە ئێستا ئەوە زۆر بەڕوونی ئاشکرایە. ئەمەوێ ئەوە بڵێم کە هەموو ئەو پێداویستیانەی کۆمەلگایەکی سوسیالیستی لە ئارادایە. کۆمەلگا لەباری ئابووریەوە ئەوەندە شتی دروست کردووە، ئەوەندە کالای هەیە کە ئەتوانێت پێداویستەکانی هەموو ئینسانەکان جێبەجێ بکات. لەو بابەتەوە هەموو شتێک ئامادەیە. لە پەنای ئەوانەدا یەک سیستمی تازەی جیهانی تکنیک ساز بووە کە ئەتوانێت یارمەتی دەری ئەو کۆمەلگایە بێ. تکنۆلۆژیەک هەیە کە ئەتوانێ باڵانسێک هاوسەنگیە لە بینی تەبیعەت و ژینگە و ئینسان پێک بێنێ کە بێ ئەوەی ژینگە خراپ بێت ئینسان بتوانێت سوود لەو تەمەتن و تکنۆلۆژیە وەربگرێت. لە بەرامبەر ئەم هەموو دەستکەوتەیدا کە ئەتوانێت کۆمەلگایەکی سوسیالیستی دابمەرزێ، تەنیا شتەیەکە ڕاوەستاوە سیستمێکی سەرمایەداریە و تەنیا شتەیەکە ماوەتەوە ئەوێ ئەمە بتوانین بە گژی دابچین و ئەوەش بە هێزێکی چەپ ئەکرێ کە باوەڕی بە سیستمێکی تر بێت. بڵێ ئەتوانم بڵێم کە ئەم 20 ساڵی ڕابردووە ئەگەر چاو لێ یەک دانە هێزێکی کۆمەڵایەتی چەپ هەیە. من ئەمەوێ ئەوە بڵێم کە هێزێکی ڕێکخراوی چەپ هەیە لەگەڵ هێزێکی کۆمەڵایەتی چەپ و ئەو داخوازیانەی وە لە کۆمەلگا لەلایەن کرێکاران و چین و توێژەکانی تری کۆمەلگاوە باس ئەکرێت و مەترح ئەکرێت، هەموو ئەوانە دژی ئەو حکوومەتانن وا لە سەرکارن و دژی سەرمایەدارەکانن. لە کاتێکە چەپی ڕێکخراو نەیتوانیوە ئەو داخوازیە بەرینەی کە لە ناو کۆمەلگا هەیە ڕێکی بخات. لەوانە ئەتوانم ئاماژە بە خەباتی ژنان، بە خەباتی ژینگە پارێزان، گەنجان، کرێکاران بکەم. ئەمەوێ ئەوە بڵێم کە جیاوازیەکی زۆر لە بینی هێزی ڕێکخراوی حزبی ڕێکخرا و چەپی ناو کۆمەلگا هەیە. ئەو خەباتانەی وا باسم کرد، باسی گەنجان، کرێکاران، زۆر شتی تر، بۆچی ئەوانە نەیانتوانیوە ئەو هێزە کۆمەڵایەتیە ڕێک بخات؟ ئایا ناتوانین بڵێن ئەوە هێزی ڕێکخراوی چەپەکە نەیتوانیوە ئەو هێزە بەرینە کۆمەڵایەتی چەپە ڕێک بخات و لەگەڵ خۆی ڕای بکێشێت؟ بەڵێ وایە ئەتوانم بڵێم کە ئەو خەباتی ژنان، گەنجان، ئەوانەی وا دژی شەڕن و زۆرێک لەو خەبات تەمەنەوەش ڕاستە کە بەشێکی زۆر لەم حرەکەتانە کۆمەڵایەتیانە چەپن، بەڵام ئەتوانین لە زۆر شوێن ببینین، بە تایبەت لە ئەمریکای لاتین ئەتوانین ببینین کە بەشێک لەم خەباتی کۆمەڵایەتیە لەگەڵ خەباتی ڕێکخراوی تێکەڵ بووە. بەڵام لە ئاستی نێودەوڵەتی ئەوە بڵێم کە ئەو چەپی ڕادیکاڵە ئەبێ سێکتاریسمەکەی بنێتە ئەو لاوە
و ئەو کۆمەڵگای چینایەتیە چینی کرێکارە ببینێتەوە کە خۆی بکە بە بەشێک لەو خەباتی چینایەتی جێگەی خۆیەتی کە ئەم چەپە خۆی لە سوسیال دموکراسی جیا بکاتەوە و بچێ بەگژ ئەو سوسیال دموکراسیە کە هێزی چینی کرێکار لەژێر ڕکێفی خۆیان داناوە و ئەوان ڕێکەخات. بڵێ ویستم ئەوە بڵێم کە حزبێکی چالاکی چەپ ئەبێ هەوڵ بدا تێبگات لە شەرایەتەکە و بچێتەوە بە بیر و باوەڕ و ئیدۆلۆژی خۆیدا. مشکلێکی نێودەوڵەتی لە ئەوەیە کە باسی چەپ ئەکەین حرەکەت کۆمەڵایەتیەکان چەپن بەڵام بەداخەوە چەپ هێشتا نەیتوانیوە لەو هێز و توانای کۆمەلگا ئیستفادە بکات نەک لە ئەوروپا ئەگەر چاو بکەین لە ئەمریکای لاتین بەشێکی زۆر لەو حرەکەتانەی کۆمەلگا تێکەڵاوی هێزی چەپیش بووە. ئەمەوێەوە بڵێم کە لە ئاسی نێودەوڵەتی ئەو چەپای بۆ ئەوەی بتوانێت ببێ بە هێزێکی کۆمەڵایەتی ئەبێ سکتاریزمەکەی بخاتە لاوە و چینی کرێکار لە شوێنی کاریاوە ببینێتەوە و ئەو چەپی ڕفۆرمیستە ئەبێ خۆی لەگەڵ سوسیال دموکراتی جیا بکاتەوە و سوسیال دموکراسی بە چالش بکێشە لەو شوێنەدا کە سوسیال دموکراسی لە نێو چینی کرێکارە هێزی بووە بە هێزێکی گەورە و من پێم وایە مشکلەکە ئەلەویا توانین حەلی بکەین. طبعاً بۆ ئەوەی ئەمە بچێتە پێشەوە احتیاجی بەوە هەیە کە تێگەیشتنێکی لە سیاست ببێت و ئەو چینی کرێکارە بزانن ئەو هێزی سیاسی ئەڵێکی و ئەو هێزی سیاسیشە ئەبێ بتوانێت ئالتەرناتیڤێک بە چینی کرێکار بناسێنێ کە ئەو چینە بتوانێت ئەو مەوزوعە دەرک کەوابوو پێویستە بە سیاستێکی تێگەیشتوو و ئیدۆلۆژیەک لە بناغەوە کە ئەگەر پژوو بڵاو بووە بتوانێت خۆی ساز بکاتەوە و پەیوەندی لەگەڵ چینی کرێکار بکرێت و پێم وایە ئەوەی وا ئەیبڕێتەوە ئەوەیە کە چەپ بتوانێت چۆن هێزی کرێکار سازمان بدات و ڕێکی بخات. بەس ئێمە ئەوە ئەبینین ئەویش ئەوەیە کە ئەو پرسیارانەی کە مربوطن بە چینی کرێکار مەطرح ناکرێن و ئەبێ چینی کرار هەوڵ ئەبێ ئەو هێزە سیاسی چەپانە هەوڵ بدەن پرسیارهایەک بێر نەگۆڕێ کە مربوطە بۆ زیەتی ژیانی چینی کرێکار. ئێمە ناتوانین خۆمان بۆ ببەستینەوە کە ئەو ڕفۆرمانەی وا لە کۆمەڵگای سەرمایەداریە هەیە بەوانە قانع بین بەڵکو ئەبێ هەوڵ بدەین لە بنەڕەتەوە ئەو کۆمەلگا بگۆڕین. ئەوە وەزیفەی جەرایاناتی چەپە. بڵێکەوە بوو ئەمە ئەبینین بەشێکی زۆر لە هێزە چەپەکان جیابوونەتەوە لەیەک و هاوپشتی و پەیمانیان پێکەوە نییە. بۆچی ئەبێ وابێت؟ ئایا لە لایەکی ترەوە بینین کە ئەحزابی بورژوازی هەتا سوسیال دموکراتەکانیش زۆر چاکترە توانن پێکەوە بسازێن و بەیەکەوە هاوپەیمان بن؟ ئایا ئەوە ڕێگەیەکی نییە بۆەوە بکرێ ئەم هێزە چەپانە لەو پرش و بڵاو بوونەوە بێنە دەرەوە ببن بە هێزێکی یەگرتوو؟ من پێم وایە کە چینی کە ئێمە جێگی خاڵی ئەو حرەکەتانەی چینی کرێکار لە ئاستی کۆمەڵایەتی بە بەرینی ئەبینین و ئەوە زۆر بەرچاوە بە شێوەیە کە بتوانن بەردەوام لەسەر داخوازیەکانی خۆیان و ئەوانەی وا پێویستیانە بڕۆن. ئەگەر ئێمە شاهیدی ئەو جوڵانەوەی کرێکاریە بەردەوامە بین چینی کرێکار هێزی لە یەکپسراوی چەپی قبوڵ نییە و حاضر نییە لەگەڵی هەوکاری بکات بەڵکو چینی کرێکار هەوڵەدا بۆ خۆی ڕێگە ببینێتەوە و لە هێزی ڕێکخراوی خۆی کەڵکوەر بکات کەوابوو پێویستە هەر لە ئێستەوە هێزە چەپەکان
بێن لەسەرەوەی کە چۆن پێکەوە هەوکاری بکەن و لەسەر چ پرسیارهایەک بە تەوافق بگەن قسە بکەن و کۆبنەوە. بۆ نمونە ئەو حرەکەتەی وایە بێ بە دژی ناتۆ بێت و یاکو و حتا لە بڕێک لە وڵاتەکان ئەگەر ئەبینین دەوڵەت بە شێوەیەکی تونند و تیژ و بە زۆری چەک خەریکە دژ بە کۆمەلگا ڕاوەسێ، پێویستە ئەو هێزانە پێکەوە دابنیشن لەسەر بربەرەکانەی لە بەرامبەر ئەو هێزدا بیر بکەنەوە. کەوابوو ئەوە وڵاتەکان بە جیاوازەوە بێ ئینسان بتوانێت تاکتیکی جیاواز لە هەر وڵاتەکە بەکاربێنێ بەوە بتوانێت هێزی جەماوەر لەگەڵ چەپ ڕێک بخە. کەوابووە بێ هێزە چەپەکان دابنیشن پێکەوە هەوکاری بکەن و بەرامبەر بە فاشیزم، بەرامبەر بە هەر نەعەداڵەتی لەناو کۆمەلگا هەیە، ئەوە ئێمە بینین ئەگەر وانەکەین ئەوە هێزی ڕاستە، ئەوە فاشیزمە، ئەوە هێزی بورژوازیە کە سەرەکەوێت و ئیسفادە لەو بۆشاییە. Ja, under till exempel بە شێوەیەکی جیاواز چاو لە قەزیەکە بکەین. وەختێک ئەبینین هێزی چەپ لەسەر بۆ نمونە مەسەلەی بازشە سەگان، خانە نشینان قسایەکات و ئەوێ حقوقی ئەوان بچێتە سەرەوە بەو شێوەیە کە ئەڵێ 1000 کڕۆن بۆ نمونە لە سوێد کە باس بکەین 1000 کڕۆن حقوقی بازشە سەگان بچێتە سەرەوە. معنای ئەوەیە کە وەختێک هێزێکی چەپ، ئێستا کە باسی سوێدمان کرد، بەڵام لە شوێنەکانی کەش ئەگە هێزێکی چەپ بێوێت لە مەسایلی ڕۆژی خەڵکدا دەخاڵت بکە بە مەوزوعی خۆی بزانێ، ئەو تێکەڵبوونە لە بینی خەڵک و هێزی سیاسی زۆر پتەوترە بێت و ئەوە مەبەستەوەیە کە ئایا باشەوە نییە کە ئێمە بچین باسی مەوزوعانات نەینۆ ناوخۆمان، باسی مەوزوعاتێ بکەین کە مربوطە بە کۆمەلگاوە ئەوانە هەڵبژێرین بۆ ئەوەی بتوانین ببین بە هێزێکی ڕاستەقینە چەپ. بڵێ منیش پێم وایە لەو شوێنە بێواسینی کرێکار هەیە و داخوازیەکانی ئەوان مطرح بکات و ئەو بکا بە داخوازیەکی ڕۆژ بۆ ئەوە بتوانێت لە زەمینی ئەوان نابێت. مەسەلەن لە مەسەلەی مەسکەنە ئێمە بینین کە وەختێ حزبی چەپ لە سوێدا پشتیوانی لە سوسیال دموکراتی ناکا، دەوڵەتی سوسیال دموکراتی دێتە پای ڕووخان، ئەبێ ئەو ئامادەگیە ببێ هێزی چەپ ئێستا بۆ نمونە لە سوێدا کە ببێ بۆ پۆزیسیۆن، ئەبێ وابێت کە لەگەڵ بکەوێتە حاڵەتێکەوە کە دشمیا دەوڵەت بە چالش بکێشە حتا بێنێتە پای ڕووخاندنی. هەرو نمونەوە باسم کرد هیچ کە نابێ بە پشتیوانی کردن فقط، بەڵکو وەها بێ کەم جارە متمانە کرێ بە حزبی چەپ. و هەروەها لە باسی مەسەلەی بازشە سەگانەوە دەرکەوت کە ئەبێ متمانە بە حزبی چەپە کرێت و ئێمە ئەو کاتە ئەتوانین سەرکەوتوو ببینین کە ئەو هێزی کۆمەڵایەتیە کە هاتوۆتە سەر شەقام و داخوازیەکانی خۆی مەترحەکە، ئێمە بە هێزی خۆمانی بزانین و بتوانین ببین بە هێزی پشتیوانی ئەو هێزی کۆمەڵایەتی. بەڵێ کاملەن دروستە و ئێمە ئەبێ ئەو پرسیارانەی بەرجەستە بکەینەوە یا ئەو کێشانە بچینە سەر و کێشانەی کە بەڕاستی ڕۆژانە لەسەر ژیانی خەڵک تاسیریان دانێت و ژیانی خەڵک ئەمبارەوبارەکە و ئەوەیە کاتوانێ ببێ بە هێزێکی سەرکەوتوو. زۆر چاکە دێمە وڵات بۆ دیسان مەسەلەی انتخاباتی سوێد کە لە مانگی سپتامبری 2022 یانزەی سپتامبری 2022 بەڕێوەچێت و لەسەرەوە حتمما باسی شەکەین. پێش لەوە پێم خۆشە باسی مەسەلەیە بکەم کە ئێستا لە ئاسی نێودەوڵەتی لە مێدیای جیهانیە دەنگی داوەتەوە. ئەوی شەوەیە کە مربوطە بە داواکاری وڵاتی سوێد و فینلاند بۆ ئەوەی ببن بە ئەندامی ناتۆ. ئەویش مۆزوعەکە لەوە هاتووەتە پێشەوە کە ئەم دوو وڵاتە ئیحساسیان کردووە کە لەلایەن وڵاتی ڕووسیەوە کە ئوکراینی داگیر کردووە یا بەرەو داگیرکردنی ئوکراین نەچێ حملەی کردووە سەر ئوکراین، حملە بکاتە سەر ئەم دوو وڵاتە و ئەم دوو وڵاتە ئیحساسی نائەمنیەکەن. ئەمە چێ بۆ زیاتر لە 200 ساڵ کە
وڵاتی سوێد ئەندامی بێلایەن بووە. هەروها وڵاتی فینلند، بەڵام نا، وڵاتی فینلند ساڵی لە جەنگی جیهانی دووەمە لایەنی نازیسمی گرت. لە هەر حاڵە سوێد بێلایەن بووە. ئێستا پرسیارەکە وایە کە ئەمانە داواکرد ببن بە ئەندامی ناتۆ، ئایا بە نەزەری تۆ ئەم داواکاریە بەرحەقە کە ئەمانە ببن بە ئەندامی ناتۆ یا نەخێر باش نییە؟ لە بیدایەتەوە پێم خۆشە بڵێم کە ئێمە ئەبێ هێرشی رووسیا بۆ ئوکراین بە محکوم بکەین و ئەو حملەیە واقعەن حملەیەکە بۆ سەر خەڵکی مەدەنی. لە هەمان کاتتا پێم وایە نابێ بێدەنگ بین لە بەرامبەرەوەدا کە هێزێکی فاشیستی نازیستی لە وڵاتی ئوکراین خەریکە سەر هەڵەدات و نابێ ئەمە بێدەنگ بین لەبەر ئەوەش، بۆ چون ئەمانە دەورێکی گەورەیان هەیە لە ئەو هێزەی وای ئێستا لە بەرامبەر رووسیا بەرامبەر چێ ئەکات و شەڕەکات. بەڵام ئەمەوێ کە ئەوە بڵێم کە بە تەواوی ئەوە غەڵەتە کە سوێد داواکە ببێ بە ئەندامی ناتۆ. ناتۆ ئیمپریالیستی ئەمریکای ئەو خوامادەکردنەیە کە ئیمپریالیزمی ئەمریکا پێکی هێناوە. ئەمانە هاوپەیمانی فاشیسمن لە مەجارستان، ئەمانە هاوپەیمانی فاشیسمن لە تورکیا و ئینسان زۆر پێکەنینی دێت کە کەسێکی وەکو ئەردۆغان ئەبێ بە لایەنێکە خەریکە بڕیارەدا کە سوێد ببێ بە ئەندامی ناتۆ یا نەبێت. حکوومەتی دیکتاتۆری ئەردۆغان تەواوی هێزە دموکراتیکەکان و هەموو دەنگێکی بێدەنگ کردووە و هێرش کاتە سەریان. ئەو هێرشە کاتە سەر خەباتی ژنان، هێرشە کاتە سەرەوە بزوتنەوەی هاوجنسگەرایان، هێرشە کاتە سەر ئیتحادیەهای کرێکاری و زیاتر لەوانەیش هێرشە کاتە سەرە و بزوتنەوەی خەڵکی کوردە کە بزوتنەمەیەکی ناسنامەی کوردیە بۆیان، بە تایبەت ئەو بەشی چەپی بزوتنەوەی کوردیە. هێزێکی ئاوا دیکتاتۆر ئەوێ بڕیار بدا لەسەر ئەوەی کە سوێد ببێ بە ئەندامیان نا. ئەمە لە کاتێکدایە کە سوسیال دموکراسی ئەڵێ ئەمە ئەمانەوێ تورکیا بگۆڕین و تەغییری تیا بە وجود بێنین و توانین ئاڵوگۆڕە لە ناو ناتوە بۆ تورکیا بۆ پێک بێنین. ڕاستیەکەی ئەوەیە کە تورکیا خەریکە تەئسیر لەسەر سوێد دانێ پێش دەوەی سوێد بچێتە ناو ناتۆوە. ئەوە شەرایەتی تورکیایە کە خەریکە ئەدرێتە بەرباس و لێکۆڵینەوە و سوسیال دموکراسی خەریکە پاشگەز دەبێتەوە لە بڕیارەکانی پێشووی واداوێتی. بەڵێ ئەو مۆزوعە باسەکەین کە وتمان چۆن مەسەلەی کێشەی بینی تورکیا و فینلەند و سوێد هەل بێ. بەڵام ئەی باشە چۆن سوێد ئەتوانێ بەرگریکە لە خۆی لە ئەگەری حملەیەکی رووسیادا. ڕۆسلند رووسیا هیچ علاقەیەکی بەوە نییە کە حملە بە سوێد بکات. هەموو ئەم باسانە لە شەرایەتێکی جەنگیە هاتووەتە پێشەوە و بە تۆری واقعی ئەمەیانەوێ بازاریابیەکی زیاتر بۆ فرۆشتنی چەک و تەقەمەنی بکەنەوە. بەڵام بە پێچەوانە ئەگەر سوێد ئەوێ بچێتە ناو ناتۆوە، ئەو ئینترسە و ئەو علاقمەندیەی رووسیا بۆ حملەکردن بە سوێد زیاتر بەرزە بێتەوە و زیاتر بەهێزە بێت. بۆ ئەوەی خەریکە بڕیارەدا داواکە ببێ بە ئەندامی یەکگرتوویە کە شەڕەکات و هەوڵەدا تهدیدێکە و ڕەشەیەکە لەسەر رووسیا ئەبێ ببێ بە ئەندامی یەکگرتوویەکی ئاوا. مەبەستمەوەیە بڵێم کە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە زۆربەی وڵاتانی ئوروپا جێگەی سەربازی و بنکەی سەربازی هەیە و هەروەها ساحێبی چەکی ناوەکیە و یەکەم وڵاتیشە کە چەکی ناوەکی بەکارهێناوە. کەوابێ بڕیاردان بۆ بچیتە ناو ناتۆوە خەریکی بڕیارەدەی تێکەڵاوی شەڕێک بیت و ئێمە لەو خۆپیشاندانانە بینیومانە کاڵێ وڵاتی سوێد
پێویستی بە ناتۆ نییە بۆ ئەوە سڵحتیا پێک بێت بەڵکو ئەوە ناتۆیە پێویستی بە سوێدە بۆ شەڕی پێ بکات و مەوزوع ئاسڵیەکە هەرەوەیە ئەمە یەکگرتوویەکی خۆپاراستن نییە بەڵکو ئەمە یەکگرتوویەکە بۆ شەڕکردن. بڵێ بابینۆ سەر باسەکەمان لەسەر تورکیا. لەو کاتەوە وڵاتی تورکیا ئەندامی ناتۆیە بەتایبەت لەم ساڵانەیە خیرە ئەگەر چاوی لێ بکەین لە شەڕی لیبی لە شەڕی سووریا هەروەها کڕینی چەکی S-400 لە وڵاتی ڕووسیا و زۆر شتی تر پیشانەدا کە هاواهانگ نەبوو لەگەڵ وڵاتەکانی ناتۆ ئەندامی ناتۆ کە دێتە ئەم جارەیش ئەوە مەبەست ئەوە نییە کە کێشەیەک لە بۆ وڵاتانی سوێد و فینلەند هەیە بەڵکو مەسەلەی کوردەوە کاتێک کە ئێوێ بربەرەکانێ بکە لەبەر فینلەند و سوێد کە ببن بە ئەندامی ناتۆ مەسەلەی کورد ئێنەتەمەیان. بۆچی بۆ حزبی ئاکپارتی و ئەردۆغان مەسەلەی کورد ئەوەندە مەسەلەیەکی مهمە؟ بەخەیەتەکە ئەوەیە ئەو گەورەترین ترۆری کە لە تورکیا ڕووەدا بەرامبەر بە کوردەکانە کرێت. ئاکۆپێ و ئەمهۆپێ و گورگەکانی ڕەساسی یا گورگە خاکستەریەکان ئەوانە هەمویان بە دژی کوردن و هەموو ترۆر و هێرشیان کردوتە سەر کورد و ئەوەیە کە ئێمە ئەیبینین. ئەمە لەلایەک و لەلایەکی کەش ئەوەی کە حکوومەتی تورکیا بۆ خۆی چۆن لە بابەت ئەم مەسەلەوە هینەکە هەڵوێستەگرێت. کوردەکان لە هەموو لایەکەوە چ لە ڕێگەی نظامیەوە چ لە ڕێگەی قەزاییەوە چ لە ڕێگەی کەونە بەر زەخت و ئازاری حکوومەت و لە هەمان کاتە ناسنامەی کوردی ناسەلمێنن. جا لەوانە ئەو هێزە سیاسیانەی کوردیش هەروەها نایسەلمێنن یا زەختی زۆرە خەنە سەریان بە جۆرەکەی بینین کە نوێنەرانی مەجلیس کە لەلایەن حزبیکی کوردیەوە نوێنەرایەتیە کرێن دەستگیرە کرێنەوە کەونە بەر زەخت و ئەزیێت و ئازار. ئەتوانم بڵێم هەموو شتەیەکی ئاشکرای کوردی و بەزەقی ئەکەوێتە بەر زەخت و زۆری حکوومەتی تورکیا. لە پەنای ئەمانەدا گەڕک کوردنشینەکان ویا دێهات و شارە کوردەکان بە شێوەی نظامی داگیر ئەکرێت. خەڵکی ئەو دێهاتانە ئەو شارانە مەجبور بە کۆچەکەن دێهاتەکانیان ئەسووتێنن. جا کەسێکی ئاواخی کە دیاری ئەکات کە وڵاتی سوێد چۆن بە چ شەرتێک و بە چ مەرجێکە بێتە ناو ناتەوە. ئەوە سیاسەتی دەرەوەی ئەردوغانە. هەروای بینین حتا ئەو پارلمان ئەو نوێنەرانی پارلمانی سوێدیش بە ڕەسمیت ناناسێت و هەڕەشیان لەسەرەکە فقط بەهۆی ئەوە کەوانە کوردن و داواکاریەکەی ئەوەیە کە هەموو ئەو ئەنجومەنە کوردەکان ئەبێدا بخرێن و غێرقانونی بناسرێن و هەموو شتەکە لەسەرەوەیە کە ئەو موقعیەتەیە کە ئەردوغان لە ناوخوا هەیەی کە ئێوێ بە شێوەیەک بەرزی کاتەوە کە دابەزیوە. ئەو زانێ ئەو کوردانەی دەرەوەی وڵات ڕێگەیەکن بۆ هاوپشتی کوردەکان لە شوێنەکانی لە بەشەکانی جۆراجەری کوردستان و بۆیە ئێوێ زەخت بخاتە سەریان لە دەرەوەی وڵات. ئێمە بینین کە چۆن سەفیری تورکیا لە سوێد ئامینەی کاکە باوە وەکو کەسێکی نەیار ئەناسێنێت وڵێ بێ تەحویلی وڵاتی تورکیا بدرێتەوە. بەپێی ئەوە بەشێکی زۆر پرسیار هەیە کە سوسیال دموکراسی سوێد ئەبێ بکشێتەوە لەوەی کە ببێ بە ئەندامی ناتۆ. بەداخەوە سوسیال دموکراسی لە سوێد کەوتوتە ناو ئەو کایەوە ئەردوغان دەستی پێ کردووە و خەریکە لەگەڵ ئەو یاری ئەم کێشەی مەسەلەی کوردە ئەکات و پا لەسەرەوەدا گرێکە پێکاکا وەکو هێزێکی ترۆریست بناسێنێ. بە باوەڕی من سوێد ئەبێ هەوڵ بدا بوو ئەوەی کە پێکاکایان وەکو ترۆر ناساندووە ئەبێ ئەوە هەڵبوەشێندرێتەوە.
زۆر باشە کەوابوو ئەبێ چی بکرێ بۆ پشتیوانی بۆ هێزی کوردی لە دەرەوەی وڵات جێبەجێ بکرێت و بۆ خۆتەزانی ڕوا بە خۆشت ئاماژەت پێکرد ئەردۆغان ئەوە هێرشی کردووەتە سەر شمالی کوردستانی عێراق ئەوە ئەبینین کە ئێوێ هێزی زیاتر بباتە کوردستانی سووریا و لەوێش دیسان هێرش بکاتە سەر کوردەکان لەوێ لەو تورکیەش بینیمان چۆن لەگەڵ کوردەکان هەڵس و کەوتەکە چی ئەبێ بکرێ بۆ بکرێ بۆ ئەوەی هاوپشتیەکی زیاتر تۆ بۆ خۆت وەکو هەڵسۆڕاوێک لە دەروەوەی وڵات وەکو چەپێک بۆ کوردەکان کۆ بکرێتەوە پێش لە هەموو شتێکە بێ ئەو هاوپشتی کە لە ئاستی نێودەوڵەتی و لە ئوروپا بۆ کوردەکان کرا بێ بە شێوەیەکی بەرینتر بچێتە پێشەوە و خەڵکی وڵاتانی ئوروپا ئەبێت تێبگەن کە کوردەکان لە چ وەزعیەتێکا لە عێراق لە ئێران لە تورکیا لە سووریا بەڕێوە بن هەروەها بێ باس بکرێت کە دەوری کوردەکان لە شەڕ دژی داعش چەندێک گرنگ بوو لەو شوێنانەی کە داعش بوو تورکیا زیاترین پشتیوانی داعش بوو و هاوپشتی داعشیە کرد من پێم وایە ئەو هاوپشتیەی کە بوو و ئەبێ ببێ لە داهاتووە زۆر زۆر گرنگە بۆ ئەوەی کە بتوانین ئەو پشتیوانیە زیاتر بەرین بکەین ئەبێ ئاگداری زۆرتر بدرێ لەسەر کوردەکانی باشوور باکوور ڕۆژهەڵات و ڕۆژاوا و لە دەرەوەی وڵات پشتیوانی بکرێت بۆ ئەوەی هێزی کوردی کە خەریکە خەبات ئەکات پشتیوانی بۆ کۆ بکرێتەوە ئەوە زۆر بەجێیە کە چینی کرێکاری ئەو وڵاتانە ببن بە پشتیوانی ئەو هێزانە لە کوردستان لە ئاسی نێودەوڵەتی بۆ ئەوەی ئەوە ئەوانن کە خەریکن بەرامبەر بە شەڕ بەرامبەر بە دیکتاتۆری و بەرامبەر بە ئیسلامی تۆندڕە و خەریکن شەڕەکەن ئەبێ بناسرێن لە ئاسی نێودەوڵەتی و پشتیوانیان بۆ کۆ بکرێتەوە باتیسان باسەکەمان بگۆڕین بینە سەر ئەوەی کە 11 سپتامبری 2022 انتخاباتی مەجلیس لە وڵاتی سوێد دەکرێت لەم انتخاباتی مەجلیسا دەوری چەپ چۆن دەبێ هەروەکە بینیمان چەپ تاندازەیە چووەتە سەرەوە و ئێستا تقریبان پشتیوانی 7.2 لە هەڵبژار ئەوانەوە ڕێیە دەن لە پشتە هەروەها ئەبینین هەم حزبی مەرکەز و هەم حزبی چەپ هەردووکیان نتوانن تاسیریان لە سەنە و هاوسەنگیە ببێت لە ئاستی سیاسی لە پارلەمانە پێتان وایە ئەبێ چ پرسیارهایەک بێتە پێشەوە چییە گرنگەکە لەم هەڵبژاردنانەی داهاتووە ببێ بەشتی سەرەکی من پێم وایە لەسەر ئەو پرسیارانە بڕۆین کە پرسیارهایەکە مربوطە بە خۆمان بەشی ڕاستی کۆمەڵگا یا بەشی ئەحزابی ڕاست یانەوێت زیاتر لە سەر مەسەلەی ئەمنیەت و ئاسایش بڕۆن هەر بۆ بۆنۆیانەوێ بەشی نظامی قایمتر بکەن هێزی پۆلیس زیاتر بکەن کۆنتڕۆڵی زیاتر لە ناو کۆمەڵگا پێک بێنن و ئەوەی پێویستە چەپ نابێ بکەوێتە دوای ئەو باسانە بەڵکو ئەبێ بۆ خۆی پرسیارهایە بێنێتە ناوەندەوەکە ئەو پرسیارانە زیاتر لەسەر مەسەلەی ڕەفاهی کۆمەڵایەتیە لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی وەکو ژیانی باشە ئەوە مهمە پێویستە دیسان لەسەر ئەوەی کە مانگرتن دیسان ببێ بە حەقێکی بە بەرحەق بێ هەوڵ بدەین حەقی کرێکاری زیاتر قایم بێت و پوختە بێت دژ بە بازاڕی مەسکەن و خانوبەرە بوەستین پێویستە کە کۆمەڵگا لە پەنای ئەم شتانە وایە مایڵن هەست بە ڕاحەتی و ئاسایش بکات و ئەو ڕاحەتی و ئاسایشە ئەبێ لە بە شێوەیەکی گشتی و ئاسایی و باش بچێتە پێشەوە و بێ ئەو پرسیارانە بێتە پێشەوە کە نزیکە لە داخوازیەکانی خەڵک دیسان وتم نابێ خۆمان بخەینە ئەو باخەی کە جوابی ئەو پرسیارانە بدەینەوە کە بەشی ڕاستی
سیاسی لە کۆمەلگای سوێد دەهێنێتە گۆڕێ. پێم خۆشە بەڕاستی ئاماژە بۆ بکەم کە چەپ خەریکە زۆر بەباشی بەرەو پێشەچێت و خەریکە لە جایگای ئۆپۆزیسیۆنە سربەخۆ ڕەفتارەکات و تحتی تاثیری ئەم هێزیا ئەو هێزی تر نییە. بۆ نمونە لە یوتوبۆری چەپ تقریبا نزیکی 18% خەڵکی لە پشتە. ئەوەش لەوە سەرچاوەگرێ کە چەپ لەسەر پرسیارەکانی خۆی ئەڕوات نەپشتیوانی لە سوسیال دموکراتەکات نە ئەو یارانە بێتە پێشەوە کە نزیکە لە داخوازیەکانی خەڵک. دیسان وتم نابێ خۆمان بخەینە ئەو باخی کە جوابی ئەو پرسیارانە بدەینەوە کە بەشی ڕاستی سیاسی لە کۆمەلگای سوێد دەهێنێتە گۆڕێ. پێم خۆشە بەڕاستی ئاماژە بۆ بکەم کە چەپ خەریکە زۆر بەباشی بەرەو پێشەچێت و خەریکە لە جایگای ئۆپۆزیسیۆنە سربەخۆ ڕەفتارەکات و تحتی تاثیری ئەم هێزیا ئەو هێزی تر نییە. بۆ نمونە لە یوتوبۆری چەپ تقریبا نزیکی 18% خەڵکی لە پشتە. ئەوەش لەوە سەرچاوەگرێ کە چەپ لەسەر پرسیارەکانی خۆی ئەڕوات نەپشتیوانی لە سوسیال دموکراتەکات نە ئەوەش لە هێزە ڕاستەکان پشتیوانیەکە. ئەگەر ئەوێ سوسیال دموکراسیش لە بابەست سوسیال دموکراسیشەوە زەخت دەخات سەری بۆ ئەوەی بتوانێ جوابی پرسیارەکان بداتەوە و لەسەر مەوزوعەکان بە دروستی بڕوات. چەپ ئەیباتەوە بۆ ئەوەی کە نایەوێت بۆ لاوە هێزێکی پشتیوانی سوسیال دموکراسی بێ، بەڵکو لەسەر پێی خۆی ئەوەستێت و سیاسەتی خۆی باتە پێشەوە. ئەو بەمعنایەوەیە حزبەکە بۆ خۆیەتی لەسەر بەرنامە و استراتیژی خۆی ئەڕوات و بەرئەساسی ئەوانەیش سیاسەت داڕێژێ. و من پێم وایە ئەوەیە کە هێزی چەپ خەویەکە بۆ ئەوەی کە هەم لە بەرابەر ڕاستی سوسیال دموکراسیە ڕاوەسێت و هەم لە بەرامبەر جەریاناتی ڕاستی دیکە ڕاوەسێت و خۆی سربەخۆ خەریکە بڕیارداوە توانێ زۆر زۆر بە قازانجی چەپ بێت. من پرسیارێکی ترم یارانە بێتە پێشەوە کە نزیکە لە داخوازیەکانی خەڵک. دیسان وتم نابێ خۆمان بخەینە ئەو باخی کە جوابی ئەو پرسیارانە بدەینەوە کە بەشی ڕاستی سیاسی لە کۆمەلگای سوێد دەهێنێتە گۆڕێ. پێم خۆشە بەڕاستی ئاماژە بۆ بکەم کە چەپ خەریکە زۆر بەباشی بەرەو پێشەچێت و خەریکە لە جایگای ئۆپۆزیسیۆنە سربەخۆ ڕەفتارەکات و تحتی تاثیری ئەم هێزیا ئەو هێزی تر نییە. بۆ نمونە لە یوتوبۆری چەپ تقریبا نزیکی 18% خەڵکی لە پشتە. ئەوەش لەوە سەرچاوەگرێ کە چەپ لەسەر پرسیارەکانی خۆی ئەڕوات نەپشتیوانی لە سوسیال دموکراتەکات نە ئەوەش لە هێزە ڕاستەکان پشتیوانیەکە. ئەگەر ئەوێ سوسیال دموکراسیش لە بابەست سوسیال دموکراسیشەوە زەخت دەخات سەری بۆ ئەوەی بتوانێ جوابی پرسیارەکان بداتەوە و لەسەر مەوزوعەکان بە دروستی بڕوات. چەپ ئەیباتەوە بۆ ئەوەی کە نایەوێت بۆ لاوە هێزێکی پشتیوانی سوسیال دموکراسی بێ، بەڵکو لەسەر پێی خۆی ئەوەستێت و سیاسەتی خۆی باتە پێشەوە. ئەو بەمعنایەوەیە حزبەکە بۆ خۆیەتی لەسەر بەرنامە و استراتیژی خۆی ئەڕوات و بەرئەساسی ئەوانەیش سیاسەت داڕێژێ. و من پێم وایە ئەوەیە کە هێزی چەپ خەویەکە بۆ ئەوەی کە هەم لە بەرابەر ڕاستی سوسیال دموکراسیە ڕاوەسێت و هەم لە بەرامبەر جەریاناتی ڕاستی دیکە ڕاوەسێت و خۆی سربەخۆ خەریکە بڕیارداوە توانێ زۆر زۆر بە قازانجی چەپ بێت. من پرسیارێکی ترم نەماوە، بەڵام ئەگەر تۆ پێت وایە شتێکی تایبەتی هەیە کە تەوێ قسەی لەسەر بکەی ئەوە چەند دەقا کاتت هەیە ئەتوانی قسە بکەی. فەرموو. ئەوەی وای بینین بەشێکی زۆر لە ئەوانەی وا دەوڵەمەندەکان ئەوانەی وا وەزیەتێکی باشیان هەیە و ئەوانە دیارە تەبعەن هەچی جارە چوون و بە ئەحزابی ڕاست ڕێیان داوە، بەڵام لە لایەکی ترەوە
گەڕکە فەقیر نشینەکانمان هەیە ئەوانەی وا چینی کرێکاتیایە کۆبووەتەوە ئەوانەی وا بناوی گەڕکە حاشیە نشینەکانە ناسرێن بەداخەوە نیوەی ئەوانە لە هەڵبژاردنە بەشداری ناکەن و بەداخەوە ئەوە دەرکەوتووە کە ئەو شوێنانەی کە دەوڵەمەندەکان ڕێی پێدەن و بەشداریەکەن لە انتخاباتە ئەو سیاسەتەیشە کە پێشەکەوێت و ئەبێ بە سیاسەتی سەرەکی پێویستە هەموو ئەو شتانەوە ئەو شوێنانەوە ئاماژەم پێکرد لە هەڵبژاردنە بەشداری بکەن و بە ئێمە ڕێی بدەن مەبەستم بە حزبی چەپە مەسەلەکەەوە نییە فقط چیت ڕێی بدەیت بەڵکو لە بینی انتخاباتەکانیشا پێویستە کە ئینسان هەڵسوڕاو بێ لە سیاست و لە ئەوەی واخەری کەڕوەدا لە کۆمەڵگادا پێویستە خەڵک لە ئەنجومەنەکانە لە کۆڕ و کۆمەڵەکە سیاسیەکان و کولتوریەکانە هەڵسوڕاوانە بەشداری بکەن بە تایبەت ئەوانەی کە مەسایلی سیاسی ئێن نەگۆڕێ زۆر سپاس بۆ بەشداریت کرد لە بەرنامەی دیالۆگ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە کریستۆفر زۆر سپاس بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمجارەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ بەهاتەخوازم